ئازادانە ئەم بۆنەیە زیندووەکەنەوە. ڕەنگە زۆر سەرسوڕهێنەر نەبێت کە لە ناوچەیەکی پڕ لە کێشەی وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەلێک هەبێت بە ناوی کورد، گەلێکی گەورەی بێدەوڵەت هەبێت بە ناوی گەلی کورد کە هەموو ئاینەکانی ناوچەکەی لەخۆ گرت بێت، بە تایبەتیش ئاینە ڕەسەنەکانی کوردستان ئەوانەی کە لە درێژایی مێژوو لە کوردستان بوو ئەمە کاتی خۆیان بووە. بوونی هەشت ئاین لە وەزارەتی ئەوقاف کە بەڕسمی نوێنەرایەتیان هەیەوە بە شێوەیەکی ئاسایی لە کوردستان کاری خۆیان بکەن، عیبادەتی خۆیان بکەن. ئەمە نیشانەی تێگەیشتنی کلتور و ڕۆشنبیری کورد. کوردی ئەو کوردەی کە ئێستا بەشی هەرە زۆری موسڵمان و زۆر بەشیان بەخواستی خۆیان بۆ هێنیان هەڵبژاردەوە. بەڵام تاکید دەکەمەوە کە ئەو ئیسلامی کە لە کوردستان هەیە ئەو ئیسلامە نییە کە لە ئێران و سعودیە و تورکیا وڵاتانی تری ئیسلامی هەیە. کوردستان ئیسلامێکی تایبەت بەخۆی هەیە. ئەو ئیسلامەوەی کردووە کە ئێستا هەموو ئاینەکان بەبێ کێشە لە کوردستان پێکەوە کار بکەن. بەڵێن تانە دەیکەین، بەڵێن بە کوردانی جوش دەدەین کە هەرچی لە دوامای حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ئەوقاف بێت بۆ خزمەتی سەرجەم ئاینەکان بۆ بەتایبەتیش بۆ تیمانکردنی ئەو بریندەی کەوا لە جەستەی جووەکانی دنیا بووە تیمان بکەین و تەداوی بکەین. هیوادارین تاوانی لەو شێوە جارێکی تر دووبارە نەبێتەوە لەسەر هیچ ئاینێک. و دڵنیام کە خەڵکی کوردستان زۆر باش ئەزانێت معاناتی تاوانی کۆمەڵکوژی چەندە و ئەشزانێت چۆن بەرگری و پشتگیری لە پێکەوەژیان و ئاشتی بکات. لە کۆتاییدا جارێکی کە ئاو خەمی خۆمان بۆ هەموو جووەکانی دنیا بۆ بەتایبەتی کوردانی جوو دووبار دەکەینەوە و زۆر سپاسی هەموو ئامادەبواناکەین کە لە شوێنە جیاجیەکانی کوردستان لە دام و دەستگاکان لە پێکهاتنەتەوەی باینەکان لە کۆنسوڵخانە و دیپلۆماتکارەکان لە هەموو بەکەزانی کە ئامادە بوون لەگەڵوانە زۆر زۆر سپاسیان. هۆڵۆکۆست ئابژێسێنین کە هەرچ هەیە گزارش دەکات 1 ملیۆن جوو ئابڕێزی بفرێت. Thank you, Baxter, the Kurdistan Regional Government Ministry of Endowment and Regional Religious Affairs, for hosting this important event and inviting us to share in this commemoration. سپاس تاکشێزا و سپاس بۆ وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بۆ میوانداریکردنی ئەم بۆ نەگرنگە و بەمێژکردنی ئێمە بۆ هاوبەشکردن ئەم یادەوەرێتە. The United Nations established International Holocaust Remembrance Day as an occasion for the people of the world to pause from their daily routines, to honor the victims of the Nazi regime, and to consider how we can prevent genocide from reoccurring. نەتەوە یەکگرتوەکان ڕۆژی جیهانی یادکردنەوەی هۆڵۆکۆستی دامەزراندەوە وەک بۆنەیەک بۆ گەنانە جیهان. تاکو کارەبڵکینەکانی ڕۆژانەیە بۆستێنەوەیش بۆ ڕێزگرتن لە قوربانیانی ڕژێمی نازی و ڕەچاوکردنی سۆڤیەتی ڕێگەگرتن لە دووبارەکردنەوەی جینۆساید. The people of the United
United States have long held a special bond with the people of Israel and have worked to ensure that the fate suffered by Jews and others during the Holocaust will not be forgotten. گەلی ویلایەتە یەکگرتووەکان بۆ ماوەیەکی دوور و درێژ پەیوەندیەکی تایبەتیان هەبووە لەگەڵ گەلی ئیسرائیل و کاریان کردووە بۆ دڵنیابوون کە ئەو ئازار و ناسۆرەی بەسەر گەلی جوو ئەوانی تر هات بەهۆی هۆلۆکۆستەوە هەرگیز لەیاد ناکرێت. American and Russian soldiers who liberated the first concentration camps were horrified by what they found. ئەو سەربازە بریندی رووسیانەی کە یەکەم ئۆردوگای بە زۆرمەلەیان ئازاد کرد دووچاری سەسۆمان و تۆپان بوونەوە بەهۆی ئەو کارانەی کە ئەنجام درابوون لەم ئۆردوگایەدا. And soon their leaders began to truly understand the depths of evil that can be unleashed upon other human beings. هەرسوو فەرمانەکانیان بەڕاستی لە وڵایی کردانی نەگریست تێگەیشتن کە چی بەسەر مرۆڤدا دەهێنێت ئەگەر ڕۆبدات. The people of Iraq are unfortunately too familiar with the horrors that fanatical believers of corrupted principles are willing to inflict upon their perceived enemies. بەداخەوە گەلی عێراق زۆر ئاشنایان بە کردارە نەویسەکانی ئەو کەسە دەرباجیرانەی کە باوەڕێک بە هەندێک بنەمای شوێنراو هەیە ئامادەن زیان بەو خەڵکانە بگەێنن کە بە دژمنی خۆیان لە قەڵەمیان بدات. Too often the victims of such atrocities are innocent bystanders. They are the scapegoats of radical ideology they do not understand. They are the casualties of violent conflicts they did not start. زۆربەی جار قوربانیەکان ئەم کردارە نەویسانە خەڵکی بێتاوان بوون دەبن بە قوربانی ئایدۆلۆژیا ڕادیکال و تووڕەو کە هەر ئەم خەڵکە بێتاوانە لێ تێناگات و دەبێتە قوربانی لەبلانەی تووتوتیژی کە هەرگیز پەیوەندی بەوانەوە نییە. It is vital for humanity to mark important days, both joyous occasions and dark events. زۆر گرنگە بۆ مرۆڤایەتی یادەگرنەکان بۆ بیهێنێتەوە جا چ بۆنێک دڵخۆشکەر بن یان بۆنێک دڵتەزێن. We mark events like the Holocaust so that generations can remind themselves of humanity's worst moments, not to celebrate them or to dwell on the pain of the past, but to ensure we admit them, to ensure we understand them, and to ensure we do not repeat them. ئێمە بۆنەکان وەک هۆلۆکۆست بەبیر دەهێنینەوە تاکو نەوەکان کاتە سەختەکانی مرۆڤایەتیان بەبیر بێتەوە نەک بیان بکەین داوەیەک بۆ وەستان لەسەر ئەو کاتە ئازاربەخشەکان کە لە ڕابردووڕێوەدا بەڵکو بۆ دڵنیابوونەوە کە ئێمە دانیان پێدەنین و بۆ دڵنیابوونەوە کە ئێمە لەیان تێدەگەین و بۆ دڵنیابوونەوە کە جارێکی تر دووبارە بەکاریان نەهێنەوەیان نایانگەینەوە. In cities around the world this week, people will focus on how the Nazi regime used propaganda to spread its messages of hate and to convince followers to support its crimes. لە شارەکانی ئەم جیهانە خەڵک تیش دەخەنەسکە کە چۆن ڕژێمی نازی پرۆپاگەندەی بەکارهێنا بۆ بڵاوکردنەوەی ڕق و کینە و ئاینکردنی داگیرەکانی بە تابلۆ تاوانەیەک ئەنجامیان دەدات. The people of Iraq have witnessed how vile propaganda can lead to true human suffering. The masters of such evil work cast their nets far and wide to entice vulnerable individuals to fight lands that are not theirs and to kill people they do not know. دووبارە گەلی عێراق ئامانجی یەکەمی ئەو ئازارە نەبوو کە بەهۆی پرۆپاگەندەی خراپەوە ڕوویاندا. سەرکردەکانی ئەم جۆرە لە کاری نەگریست لە هەموو دنیا خەڵکی لاواز بۆ خۆیان ڕادەکێشن تاکو بچەکن لە سەرخانێک بە هیچ ئەوان نییە و بۆ کوشتنی خەڵکێک کە نایاناسن. Many of the countries represented here today work day and night to counter the messages of violent extremism and to stop the recruitment and flow of fighters to Iraq, Syria, and elsewhere. زۆر لە وڵاتانی کە لێرە نوێنەریان هەیە ئێمڕۆ بە شەو و ڕۆژ کار دەکەن بۆ بەرپرسدانەوەی پەیامەکانی تۆندڕەوی توندوتیژی بۆ ڕاگرتنی هاتنی بەلێشاوی جەنگاوەری تۆندڕەو بۆ عێراق و سووریا یان بۆ هەر شوێنێکی تر لەم جیهانە. With enough time, with adequate resources, and with resolute political will, we can and we will defeat Daesh. We know that. But only with continued vigilance, only through cooperation, and only by sharing knowledge and experience can we hope to detect future extremist movements before they take root, to dissuade vulnerable young people from believing in dishonest
ideology and to prevent them from joining violent causes. وەکوونی کاتی پێویست و سەرچاوەیەوە لە بەرویستی سیاسی بەهێز دەتوانین لە کۆتاییدا داعش تێکشکێنین. ئێمە دەزانین بەڵام لەگەڵ ئاگاداری بەردەوام و تەنها لە ڕێگەی هاریکاری و هاوبەشکردنی زانیاری و ئەزمون ئێمە دەتوانین گروپە توندڕەوەکانی ئایندە بناسینەوە و دیاریان بکەین بەرنەوەی بەهێز بن و ڕەنجیان بە حەقدا دابەجێسێنن. لە هەمان کاتدا گەنجەکان بپارێزین لە باوەڕهێنان بە ئایدۆلۆژیای خراپ و نەهێڵی بڕۆن بۆ پاڵ گروپی توند و تیژ. But today, we join in remembrance. I join you in lighting these candles. بەڵام ئیمڕۆ ئێمە بەشداری لەمە بیرهێنانەوەی و بەشدار دەبن لە داگیرساندنی ئەم ڕۆمانە. With these candles, we bring light to the world. بەخۆی ئەم ڕۆمانە ڕۆناچی دەهێنین بۆ جیهان. We bring light to peer into the dark corners where evil hides. ڕۆناچی دەهێنین بۆ بینینی سوچە تاریکەکان کە نەگریسەکان خۆیان تێدا هەشارداوە. We bring light to show a way home to those who have suffered. ڕۆناچی دەهێنین بۆ دیاریکردنی ڕێگای ماڵەوە بۆ ئەو کەسانەی کە ناسۆریان بینن. Light to guide the weak and the vulnerable to a better path. ڕۆناکێک بۆ ڕێپیشاندانی لاوازەکان و بێدیفاعەکان بۆ سەر ڕێزگەیەکی باشتر. Light to shine on humanity's fading memory. ڕۆناکێک بۆ درۆشانەوەی ئەو یادەوەرانی مرۆڤایەتی کە بەرەو لە بیرچوونەوە. Today, we stand together here in the light so we can never forget. ئیمڕۆ بەیەکەوە لە ڕۆناچی دەبەستن بۆ ئەوەی هەرگیز بیرەوەریەکان نەیان نەکەین. Spas pour construire le même message d'avoir le Torres, Miri Esma, Miri Nuneli, Miri Ezekia, et le Torres, Tawachari, Nuneli Ezekia. Mandrin, Chirai, Najisian, Bobonica, et le poste. Message d'avoir le Torres, on s'est renseigné pour le Torres, qui a eu un bandit, pour tirer Benunaniaki, pour donner une somme d'abjugation au Torres, on s'est renseigné pour vérifier, on a eu pour donner une somme. برسەکانی خۆشمان بیرەخات بۆیە بەشداربوون لە برایەتی ئینسانی سوودەکانی ئەوەیەکە لە کاتێکدا ئەو یادە دەکەینەوە یادی گشت ئەو کەسانە دەکەینەوە کە بە جۆرێک لە جۆرەکان بوونەتە قوربانی ئەو توندڕەویە ئایدیە یاخود ئەو توندڕەویە نەژاد پەرستیان. ئەم برایەتی ئینسانی لە ڕاستیدا فێری ئەوەشمان دەکات کە هەموومان بەیەکەوە کاتێک کە پشتی یەکدی دەگرین ئەبێتە هۆی ئەوەی کە ئەم جۆرە کارەساتانە دووبارە نەبن. قەشە یان شاعیر مارتن نیمۆلەر ئەڵێ ئەو کاتێک کە ناسیەکان هاتن شوعیەکانیان برد قسەم نەکرد وتم خۆم شوعی کە هاتن سەندیکاکانی کرێکاریان برد قسەم نەکرد وتم خۆ من لەوان نیم کە هاتن جووەکانیان برد قسەم نەکرد وتم خۆ من لەوان نیم. ئیدی کە هاتن منیان برد کەس نەما بوو بەرگری لە من ئەو
ئەو کاتانی کە بێدەنگە بین لەم جۆرە کارە ساتانە دواتر نوێی خۆشمان دێت کاتێکە بەرگری دەکەین لەم قوربانیانە بۆ ئەوەی دووبارە نەبێتەوە هیچ منەتێکی تێدا نییە لە ڕاستیدا ئەرێکی ئینسانیە بەرگریمان لە زاتی خۆمان کردەوە بۆ ئەوەی دووبارە نەبێت ئەم شوێنەی کە لەسەری وەستاوی قەڵای هەولێر ئەم شوێنە ئەو جۆرە جێگەیشتە کوردانەمان پێدەڵێ لە ئاین کە باپیرانی ئێمە فێریان کردووی تێگەشتن لە ئاین بە جۆرێکی دیکەی مەلافەندی کە ئەلێرەدا کەسی کردوتەوە ئەلێرەدا جێگەی باوکی خۆی کردوتەوە هەر لێرەوە 4 کیلۆمەترێک عینکاوەی و لێرەشەوە 3 کیلۆمەتر ماڵی خۆی بووە لە باداوە دوو بڕیانی زۆر گرفترا کێکێکە ئەو وێنانەی کە دەیبینن وێنەی ئەو مەلایەی کە ئەو شێوازە بەردەوامە بێت کارەبێ ئەو مەلایە لەگەڵ هیتلەر دانیشتووە ئەوە ئەمیر حوسێنیە ئەو ئەمیر حوسێنیە فەڵەستینیە و ئەچێ بۆ لای هیتلەر و لەگەڵدا ڕێک دەکەی و فتوای ئەوەی بۆ دەدات کە کوشتنیجووەکان ڕەوایە و دەستی واڵا دەکات لە کوشتنیجووەکان هەر ئەو ئەمیر حوسێنیە دێتە عێراق لەگەڵ ڕەشید عالی گەیلانیشە ڕێگەکەون انقلابێکە بێت لە ساڵی 1941 ڕەشید عالی گەیلانی کە هەوڵێکە بۆ ئەوەی کە عائیلەی فەرمانڕەوای پاشایەتی ئەو سەردەمەش لەنێوبەر ئەوان هەموو هەڵدێن دێنە کوردستان کاتێک ئەوان ئەو ڕەشید عالی گەیلانی کە لەگەڵ ئەمیر حوسێنی مستەشاری بووە ئەمانە بارگاوی بوونە بە فکری نازیزم ویستیان ئەو نەماڵەیە هەموویان بکەن بە قوربانی ئەو نەماڵەیە لە بەغداوە هەڵات هاتوون بۆ کوردستان هاتوونەتە ماڵی ئەم مەنافەندی کە لێرە دوایداوە ئەبێ بپارێزرێن لە ماڵی خۆیان لە قەسرەکەی باداوە دەینەوە کاتێککە نوێنەری ئەو ڕەشید عالی گەیلانی دێت داوایان دەکاتەوە بۆ ئەوەی تەڵیان کات دەڵێن یا ئەبێ ئمە بکوژن یان هەرگیز ناتەن دێنەوە دەیان پارێزن کەواتە جارێکی تر ئەوانەی کە قوتابی نازێکان بوون لە عێراقدا ویستیان قوربانیان هەبێت و ویستیان خەڵک لەنێوبەرن ئەوە مەلافەندی هەولێری مەلای گەورەی سەر ئەم قەڵایە ئەو ڕێگەی کردوون لە 1911 جارێکی تر دەوڵەتی عوسمانی فتوای ئەوە دەدەن کە گوند بۆ ئەو کاتە عینکاوە لەنێوبەرن تەختی کەم و خەڵک